لە ئێستادا گرنگیدان بە پرۆژەی حەوزی ماسی لەلایەن جوتیارانەوە لە ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە زیادبووندایە. لە سنووری بەڕێوەبەرایەتی کشتوکاڵی چەمچەماڵیش زیاتر لە 150 حەوزی ماسی بە جیاوازی جۆر و قەبارەیانەوە بوونیان هەیە و لە 135 پێداویستی ناوخۆی هەرێم لە گۆشتی ماسی دابین دەکات. جوتیارانی سنوورەکەش نیگەرانن لەوەی کە لایەنە پەیوەندیدارەکان وەک پێویست هاوکاریان نین. ئەم پەنجە ماسیش لە حیلەوە بۆمان دێ لەبەرەوەی جۆری ماسی پەروەردەکردنی بڵێن پەنجە ماسی لە حیلەیە بۆ سنووری ئێمە زۆر باشە. خۆی ئەمە دەبایە ئەمە ئەرچی حکومەت و دەبایە حکومەت ئەمە بکردای ئێمە بچونە لە سلێمانی لە دوکان لە پرۆژەیەکی ئەوانە پەنجە ماسییان پێدای لە بەڵام بەداخۆ حکومەت ئەمەی بۆ نەکراوە ئێمە ساڵانە بڵێن لە ئەوێەوە بۆمان دێ حەوزێک ئێستام حەوزەی پشتی منەوە ئەمە 2500 ماسی تیا بەرامبەرم 2500 ماسی تیا شروعی مهندوسی بڵێن قانونی مهندیس دەبێت 2 متر مربع ماسیەکی تیا بێ وڵا سوپاس بەخوای گەورە تا ئێستا لامە لە غێری ڕێگری زیاتر هیچکیان بۆ نەکردوین بەخێوکردن ئێمە ماسی عقدەمان بۆ دێ ئەیکێنە پەنجە ئەیکێنە پەنجە و کەف و سەر و پەنجە کەف و ئەوانە ئەنجە ئەیفرۆشین بە خەڵک خۆمان نەقلەکەین بۆ شارەکان بۆ سلێمانی بۆ کەرکووک بۆ هەولێر خۆی ئێستا بەدووە زۆر باشە حکوومەت ڕێگریکە لە ماسی چونکە ئێستا سەرەتای ئەوەیە کە ماسی دەرچێ ماسی خەڵک دەرچێ یەک کەسێک سەردانیمان ناکە هەر یەک کەس ئێستا حالێن ماسی نەخۆشی تایە یەک تەنها دکتۆرێک نایە سەردانیمان کە بڵێم نەخۆشەکەی چییە خۆت دەبێت لە بازار ڕەش بچی دەرمان بکڕی و بچی بی بە ماسەکەی بەری بەلای دکتۆر هەر حەوزێکی ماسی لە سنوورەکەدا لە 2000 پەنجە ماسی تا 10,000 پەنجە ماسی تێدایە و نرخی هەر پەنجە ماسیەکیش 250 تا 300 دیناری عێراقیە. بەڕێوەبەری کشتوکاڵی چەمچەماڵش دەڵێت با مەبەستی گرنگیدانی زیاتر بە سامانی ماسی لە ئێستادا لە هەوڵی ئەوەدان ئەو پۆند و بەنداوانی کە لە سنوورەکەدا هەن ژمارەیەکی زۆر لە پەنجە ماسییان تێبکرێت و وەک سەرچاوەی داهات سوودیان لێ ببینرێت. ئەوەی کە تێکرا هەیە لە سنوورەکەی ئێمە تقریبا 135 بۆ 140 تێکڕای پێداویستی ناوچەکە دابین دەکات ئێمە ئەوەی کە چاودێری دەکەین و پەیوەستن بە ئێمەوە ئەو پرۆژان کە مۆڵەتی یاساییان هەیە لای ئێمە ئەوەکانی دیکە پرس وەکو ڕێنماین پێ دەدەین بەڵام وەکو لە هاوکاریەکانی ئێمە بێبەشن لەبەرەوەی هیچ ئەوەلیات و سەرەتایکی ڕێگە پێدرا نییە لەگەڵ ئێمەیە ماسی کاکە نوعی زۆرە 100 زیاتری هەیە سەلەمونەیە کیلۆی بە 8,000 ماسی کاربمان هەیە زینووە کیلۆی بە 4 و 5 تا 6 هەیە سلڤەرمان هەیە کیلۆی هی ئێرانیە سلڤەرە لێرەی شەرەیە کیلۆی بە 30,000 ماسی ڕقەیش هەیە ڕقە هی بەحرەی دەربەنی خان و هی دوکانە ئەوەشمانەیە کیلۆی بە 2,000 ئەوەی بەلای جوتیارانەوە گرنگە ئەوەیە کە لە کاتی پێگەیشتنی بەرهەمی ماسی ناوخۆدا کە لە چەند ڕۆژی داهاتوودا بەرهەمەکانیان پێدەگات حکوومەتی هەرێمی کوردستان ڕێگری بکات لە هێنانی ماسی لە وڵاتانی دراوسێوە بۆ ئەوەی بەرهەمەکانیان لە بازاردا ساغ ببێتەوە. ئەوەی جێگەی سەرنجی شارەزایانی بواری ئابووریشە ئەوەیە کە تا ئێستا سەرڕای لە هەرێمی کوردستاندا چەندین پۆند و بەنداوی گەورە و بچووک هەن و دەتوانرێت چەندین هەزار پەنجە ماسی تێدا بکرێت و وەک سەرچاوەیەکی داهاتی گرنگ سوودی لێ ببینرێت بەڵام تا ئێستش ئەو هەنگاوە جێبەجێ نەکراوە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام چەمچەماڵ